طبعا بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەی پێویستیمان بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی هەیە و ئەمەش کاری ناوەندە زانستیەکانەکەم کارەمان بۆ بکەن و ئەومان پێ بڵێن کە ئایا ژینگەی کوردستان پیسە یاخود پاکە. بەڵام بە خوێندنەوە بۆ ئەو هۆکارانەی پیسبوونی ژینگە کە ئەمڕۆ لە باشووری کوردستان ڕۆیەدەن لە دەرهێنانی نەوت، لە گواستنەوەی نەوت، لە زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان، لە زۆربوونی ژمارەی دانیشتوان، لە فراوانبوونی شارەکان، لە تێکەڵاوبوونی ئاوەڕۆکان و هەروەها ئاوەڕۆی نەخۆشخانەکان بە ڕووبارەکانی ئێمە کە هیچ جۆرە پەڵاوتگەیەک نییە و هەروەها بەرزبوونەوەی ئاستی زۆری پاشڕۆکانی تاکو و تێکەڵاوبوونی بەناو ژینگە هەرێکێک لەم هۆکارانە ئەتوانن ئەومان پێ بڵێن کە ژینگەی کوردستان بەرەو پیسبوونێکی زیاتر و زیاتر هەنگاوانێ بەراورد بە ساڵەکانی ڕابردوو و بە تایبەتریش کە ئێمە ئەمڕۆ لە بەردەم چیاین لە بەردەم گۆڕانکاریەکانی کەشوهەواین و لە بەردەم کەمبوونەوەی ئاوین لەبەرەوەی هەرێکێک لەو دوو دەوڵەتێک کە دراوسی ئێمن بە ئێران و عێراقەوە بە چەندین بەنداویان لەسەر سەرچاوە ئاویەکانی ئێمە دروست کردووە کە ئەمە کاریگەری لەسەر داهاتووی ئاو لە کوردستان دروستەکە لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و لەگەڵ هۆکارانی دیکە کە باسم کرد. بە بەراورد لەگەڵ ڕابردووە تا ڕادەیەک ئاستی هۆشیاری ژینگەی تاک لە ئاستێکی باشترایە، بەڵام بەپێ لەو ئاستەشان نییە کە لە خواستی ئێمەیە. لەبەرەوە پێویستەکات کاری زیاتر بکرێت بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی قوتابخانەکان و لەسەر ئاستی خێزان و هەروەها میدیاکانیش. بۆم بابەتەش ئێمە پێویستیمان بەوە هەیە ژینگە بکەین بە پرۆگرامێک لە باخچەی مناڵانەوە هەتاوەکو دوهەمین قۆناغی خوێندنی باڵا و هەروە لە ناو میدیاکانە ڕۆژنامەنووسی ژینگەی هەبێ و میدیای تایبەتمەندی ژینگەی هەبێت بۆ ئەوی بتوان گرنگێکی زیاتر و باشتر بەم بابەتە بدەن بۆ بڵاوکردنەوە و تێگەیاندن و فێرکردنی زیاتری تاکەکانی کۆمەڵگا بۆ پاراستنی ژینگەی کوردستان. دیارە خۆشبەختانە باشووری کوردستان ینی سروشتەکەی دەوڵەمەندە بە چەندین جۆر لە گیانەوەری کێوی و لە باڵندە، بەڵام بەداخەوە لە زۆر ناوچەی جیاجای باشووری کوردستان کە ئەو باڵندانە بوونیان هەیە یاخود ئەو گیانەبەرانە بوونیان هەیە لەلایەن کەسانێکی هەلپەرست بە ناوی ڕاوچیەوە کە بەدەرن لە یاساکان و زۆر جاریش بە ناوی یاساویان لە ژێر ناوی یاساییە کار لەسەر ڕاوکردن یان لە ناوبردن یان قەتڵ و عامکردنی ئەو گیانەوەر و باڵندە کێویانە ئەکەن. لە کاتێکە کە ئێمە لە باشووری کوردستان یاسا و ڕێنمایی تایبەتمان هەیە بۆ پارێزگاریکردن لە ژیانیان، بەڵام بەداخەوە ئەو یاسا و ڕێنمایانە وەکو خۆی جێبەجێ ناکرێت و ئەو ڕاوچیە یاسا شکێنانش بەردەوامن لە ڕاوکردنی ئەو گیانەوەرە کێویانە. ئەوەی کە پێویستە بکرێت بۆ پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان لە ڕێگەی پەروەردەی ژینگەی و هەروەها یاسای ژینگەیەوە توانرێ هەنگاوی لەسەر بنرێت. یەکەم ژینگە بکرێت بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن، دووەمیشت میدیای تایبەتمەند بە بابەتی ژینگەیدا بمەزرێنرێ بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری زیاتری ژینگەی، و سێمین ئەو هێزانی کە با بڵێن بە ناوی هێزی پۆلیسی دارستان و ژینگە و فەرماندەی پاراستنی ژینگەوە کە کار ئەکەنم هێزانە یەک بکرێن بە یەک هێزی ژینگەی و بخرێنە ژێر ئەوامیری ناوەندێکی تایبەت بە ژینگەوە، ناوەندێکی ژینگەی بڕیار بدات لەسەر جوڵک پێکردنی ئەو هێزانە کەمەش لە ڕێگەی یەکخستنیانەوە ئەبێن نەک ئەوەی چەند ناوەندێکی جاجە. و یەکێکی دیکە لە هەنگاوە گرنگەکان بوونی دادگای تایبەتمەندی ژینگەیە، چونکە ئێمە تا ئێستا مەسەرەن لە باشووری کوردستانە کۆمەڵێک یاسا و ڕێنمایی تایبەتی زۆرمان بە ژینگە هەیە و یاسا و ڕێنمایی زۆر باشیشن تا ڕادەیەک، بەڵام لە هەمان کاتا لەبەروی دادگایەکی تایبەتمەندی ژینگەی نییە، دادوەری تایبەتمەندی ژینگەی نییە و ئەو هێزانەش هەموو یەک نەخراون، نەتوانراوە بە شێوەیەکی باشتر و کاراتر ئەو یاسانەوەکو خۆی جێبەجێ بکرێت. لەبەرەوە لایەنێکی گرنگە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیری لێ بکاتەوە و کاری لەسەر بکات.